6430 ڕۆژ ئەشکەنجەی بێبڕانەوە لە زیندانە ترسناکەکانی ڕژێمی ئێران. ئەو ژنەی 18 ساڵە لە زیندان بەناحاق ئەشکەنجە ئەکرێت. زەینەب جەلالیان لە دایکبووی 1982 کچە کوردێکی خەڵکی ماکۆی ڕۆژهەڵاتی کوردستانە. ساڵی 2008 لە سنووری قازانچی سەربەست نەکرماشان لەلایەن هێزەکانی ئیتلاعاتی ئێران دەست بەسەر کرا. لە کاتێکدا 1.6 زمانی فارسی نەدەزانی بەبێ هەبوونی وەرگێڕ لێکۆڵینەوەی لەگەڵ کرا و بەردەوام ئەشکەنجە و ئازار دەدرا. سەرەتای ساڵی 2009 بە ساڵێک زیندانی و هەروەها بە تۆمەتی ئەندامێتی لە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان سزای سێداری بەسەردا سەپێنرا. پاش چەندین جار تانە لێدان سزاکەی لە سێدارەوە بۆ زیندانی هەتایی کەم کرایەوە. زەینەب پاش ساڵانێکی زۆر زیندانی بوون و ئەشکەنجەدان لە نامەیەکدا کە بەنهێنی بۆ ڕێکخراوەکانی مافی مرۆڤی ناردبوو بەم جۆرە باسی ئازار و ئەشکەنجەکانی کردبوو. ئەوەندە ئەشکەنجە دراوم و لێیانداوم ئێستا جەستەم هیچ هەستێکی نەماوە و هەست بە هیچ ئازارێک ناکەم. بەهۆی لێدان و ئەشکەنجەی زۆرەوە بینایی لە دەستداوە، مەترسی لە دەستدانی گورچیلەکانیشی هەیە. بەرپرسانی زیندانیش بە ئەنقەز ڕێگری ئەکەن لە هەبوونی پزیشک و هیچ دەرمانێک و چارەسەرێکی پێنادرێت. ئەم هەموو ئەشکەنجە و لێدان و مەحرومکردن لە دەوا و دەرمان و مەحرومکردن لە چاوپێکەوتن و بینینی بنەماڵەکەی تەنیا بۆ ئەوەیە زەینەب بێتە بەردەم تیڤی و میدیاکانی ڕژێمی ئێران و دانپێدادانی زۆرم لێ پێ بکەن. بەڵام زەینەب تا ئێستاش ئەو داوایی بەرپرسانی ئێرانی قبول نەکردووە. بەرپرسانی ئێران هەر بە ئازار و ئەشکەنجەی زەینەبەوە نەوەستاون، بەڵکو دایکی زەینەب کە ژنێکی بەساڵات چووە دوای تۆمارکردنی گرتەیەکی ڤیدیۆیی کە داوا لە ناوەند و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دەکات بەهانای کچەکەی ئۆبچن و هاوکاری بکەن، هێزەکانی ئیتلاعات هەڵەکوتنە سەر دایکی زەینەب و ئەشکەنجەی ئەدەن و هەڕەشەی لێ دەکەن کە بە هیچ شێوەیەک بۆی نییە باسی کچەکەی بکات. بە هەمان شێوەی دایکی چەندین جار باوکی ڕوبەڕووی هەڕەشە و لێدان بۆتەوە. ئۆکتۆبەری ساڵی ڕابردوو گرەیەکی مەترسیدار لە ڕەحمی زەینەب دەبینرێت و بە مەبەستی ئەنجامدانی عەمەلیاتی دەرهێنانی گرێکە دەبرێتە نەخۆشخانە و چارەسەری بۆ دەکەن. لە کاتی ئەنجامدانی چارەسەرەکانیش بە زنجیر بە قەرەوێڵەی نەخۆشخانەکەەوە دەبەسترێتەوە و پاش کۆتایی هاتنی چارەسەرەکان سەرەڕای پێداگری پزیشکەکان بۆ هێشتنەوەی زەینەب لە نەخۆشخانە هێزە ئەمنیەکان دەیگەڕێنەوە زیندان. زەینەب 18 ساڵە لەژێر ئەشکەنجە و ئازار و لێدان مەحروم بوون لە بینینی کەسوکاری بەسەر دەبات. بەردەوام دووری دەخەنەوە و کام زیندان لە هەمووی مەترسیدارتر بێ دەینێرنە ئەوێ و هەموو جۆرە ئازارێک و نەهامەتیەکیان پێچەشت. هەموو تەمەنی گەنجی و جەستەی و تەندروستی لەسەر بیر و باوەڕی دانا. هەتا ئەم دەقەیەش باوەڕەکانی نەخستە ژێرپێی و دانپێدانانی لە بەردەم تیڤیەکاندا قبول نەکرد. زەینەب ڕنگدانەوەی تەواوی دروشمی بەرخۆدان ژیانەیە.